قۆناغی دووەمی پرۆسەی سەرژمێری گشتی لە سەرتاسەری عێراق کۆتایی هاتوو بەشێک لە وڵاتیانیش نیگەرانن لەوەی ناوەکانیان تۆمار نەکراوە و بژمێر سەردانی نەکردوون. ئەم هاوڵاتیانە دەڵێن لە ماوەی دوو ڕۆژی قەدەغەی هاتوچۆ چاوەڕوانی بژمێرەکان بوون بەڵام نەهاتون بۆ لایەن، تەنها یەک جار نەبێت کە ئەویش لە دوای 16 مانگەوە بووە. ئێمە ئەو دوو ڕۆژە لە ماڵەوە بووین لە بڵێ ئەو مەنعەتە جەولەکەیە، تیمەکانی سەرژمێری کەسیان نهاتن بۆ گەڕەکە، ینی بەس لە 17 و 18 مانگە سەریاندا بۆ هاتبوون تەسکەرەکانیان وەرگرت بوو لە بڵێ ماڵەوە نووسیبیان ئەوانیان کردبوو، بەڵام لەو دوو ڕۆژەیە هیچ تیمێکی سەرژمێری نهاتنەوە گەڕەکی سەرسەقام. ینی ئێمە ئەو بەتەواوی ئەو دوو ڕۆژە هەر لە ماڵەوە بووین، نەچوینە دەرەوە. ژمارەی تەلەفۆنی گەرم هەبوو، تەلەفۆنمان نەکرد، هەڵیان ناگرت، زۆر تەلەفۆنمان کرد هەڵیان ناگرت. دوو ژمارەی تەلەفۆنی تریش هەبوو هەر دانرابووی ئامار، ئەوانەش بە بەردەوامی مەشغوڵ بوون، ینی تەلەفۆنمان نەکرد بۆی ئەبزانین مەوزوع چییە، ینی خەتی تەلەفۆن بە عام هەمووی مەشغوڵ بوو، جواب ینی هینمان دەست نازانم ئەو مەنتیقانەی تر کراون بەڵام لای ئێمە نەهاتن. بە بڕیاری وەزارەتی پلاندانانی هەرێم ماوەی 24 کاتژمێر پرۆسەی سەرژمێری درێژ کرایەوە. لە ماوەیەدا زۆرترین تێبینی لەسەر هێڵە گەرمەکان بوو، یان وەڵام نەدراونەتەوە یان داخرابوون. ئەم هاوڵاتیە هاتووە بۆ ئاماری سلێمانی و دەڵێ سەردانیان کردوین، بەڵام ناوی یەکێک لە ئەندامانی خێزانەکەمیان تۆمار نەکردووە. من چوومە ژوورۆ، کچێکم لە ماڵۆ نەبووە، لێرە نەبووە، ناوی پێماوە نەینووسی، خۆشم پێم وت و خێزانیشم پێی وتووە نەینووسیوە، زۆرمان پێوتمان بۆمان بنووسە، وتی کچەکە لەکوێ وتم لە ماڵۆ نییە لە سەفەرە، یەتۆ بۆمان بنووسەوە تەسکەرەکەی نەینووسی. ئیتر دوایی دوو هەمجاراتەوە هەر پێماوە وتی بۆ دەنووسم، دوایی نەینووسی، ئیسی هاتوومەتەوە بۆ ئێرە ناوی نووسی وڵێین بۆ دەنووسی، تر نازانم یەت نایەت. پێیان پەیوەندی کرد بە بەڕێبەراتی ئاماری سلێمانیەوە، بەڵام ئامادە نەبوون ڕوونکردنەوە لێدوان بدەن. ترسی هاوڵاتیان لەوەیە ئەوانەی بەهۆی سەردانی نەکردنی بژمێرەکان ناویان تۆمار نەکردووە لە داهاتوودا گرفتی یاساییان بۆ دروست بێت، یان لە قۆناغی 3 تۆمار دەکرێن یان بە نەبوو لە قەڵەم دەدرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.